دوێنێ شەو ئاگری کەوتەوە لە گوندی گۆران ئاگرەکە زۆر بەقووت بوو لەگەڵەوەشا تەوژمێکی بای لەگەڵا بوو ئاگرەکە بە شێوەیەکی زۆر هاتە سەرەوە بۆ شاخی گۆران و لە خواریشەوە لادێکە سووتا بە عام خەڵکی ئەم ناوە دێیەکانی چواردەوە وەکو بەرکەل وەکو سەرچا وەکو ئۆمەرخڵا وەکو بانی خێران وەکو هەرسێ گۆرانەکە هاتن بەدەممانەوە وەکو خزمانی سەلیمپیرێک هەمویان بە عام هاتن بەدەممانەوە ئاگرەکەمان تا حەدێک کۆنتترۆل کرد بەڵام لەگەڵ ئەوە بایەکی زۆری هەیە و لە یازال ئاگرەکە تەشەنە سەنەوە تا لە کۆنتترۆل دەرچوە برایانی بەرگری شادستانی شاتون و بەعام هەمومان خەریکیم پێوە کۆنتترۆلی کەین. ئەمە دووشەوە ئەم ئاگری شاخی گوڵانە بەردەوامە ئەکوژێتەوە و هەڵەداتەوە بەردەوام تیمەکانمان بەردەوام بەسەریەوەین بەس ڕەشەبایەک هەڵەداتەوە لە کتوپڕێکە ئاگرەکە دووبارە دروستە بێتەوە. ئێمە بەردەوام تیمەکانمان بەدلەکەین و لە دێشەوە بەسەریەوەین ئێستش هەر بەردەوامین تیمی دارستانیش لەگەڵمانەیە خەڵکی دەکان هەمویان هاوکاریمانەکەن. و بازار کلوپر نورماله بالأخص مطبخي و رابط كريه وشولي ما شولي كي جملة شولي مفردية متكن بس وك هاري كاري بعالمي وكي ديجي جملهش جدوكتت زاخوتت تلحفتش ميسلتت خلقی ما تایبەتی تشتی نورمال دەبێت مثلا هەگەر تشتێک هەبێت گران بێت خەڵک لبەکێت کرد بەس هەگەر تشتێک نورمال بێت ئەب دەرزنات کرد مثلا ئەز دلڤێرێ 100 دەرزنێت 8000 و 9000 فروشم تا ئەز دەرزنێکی بەهاترش 9000 فروشم. دکتۆر فەرهاد جگە لە بواری نووسین و جگە لە بواریش ئەدەبیات و هونەر توانی بێتی ڕۆڵی خۆی ببینێتەوە لە نێو گەنج و لاوان لە بواری هونەر و گۆرانی بێژیدا ئێستا و گروپێکی خۆی دروست کردووە سەردانی شار و شارۆچکەکانی دەبەری هەولێر و هەروەها پارێزگاکانی تر دەکات. گۆرانیەکانی هەموو چێژبەخش بوون سوودبەخش بوون یعنی قسەکانی هەمووی لۆ من تایبەتە پیاوەکی گەورە نووسەرێکی مەزن مامۆستایەکی گەورە Sertadan var